دوایەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک و دەستەیەک لە مامۆسانی زانکۆی سلێمانی ئاماژەیان بۆدا کە بایکۆتکردنی داوامیان هەڵپەساردۆ و دەستنەوە نێو هۆڵەکانی خوێندن، بەڵام ئەمڕۆوەک دەبینن جارێکی تر بەشێک لەو مامۆسایانە دەستێکی نوێیان پێگەناوە و ئاماژە بۆ دەدەن کە سەرانسەریم هەفتەیە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن و چاوەڕێی زووترین وەڵامی لایەنی پەیوەندیدار دەکەن. ئێمە دەچینە لای مامۆسایانە و لە نزیکەوە گوێبیستی داواکاریەکانی ئەوانە بین. دەستپێکردنەوەی داوامی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی تەنها 2 ڕۆژی خایاند. جارێکی تر بەشێک لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بایکۆتی داوامیان کرد و داوایان کرد بە زووترین کات لایەنی پەیوەندیدار بچێت بەدەم داواکاریەکانیانەوە. پێویستمان زانی و هەڵوەستی خۆمان وەربگرین لەسەر داواکردنی مافەکانمان. ماوەی 4 مانگە بێ موچەمان وەرنەگرتووە. زۆر لە مامۆستاکان گەنجن کرێچین خێزان و عیلەیان هەیە، یعنی کەسێک ئەوڕیان لە نایەتەوە بۆەوەی کە یارمەتیان با دەستێکیان بگرێت بۆ بژێوی ژیانی ڕۆژانەیان. بەشێک لەو مامۆستایانی کە بەشداریان لە خۆپشاندانەکەدا کرد ئاماژەیان بەوەدا داخوازیەکانی ئەوان تەنها موچە نیە، بڕیاریشان داوە تا ڕۆژی شەممەی داهاتوو نەچنە هۆڵەکانی خوێندن و بەردەوام بن لە خۆپیشاندان. کۆبوونەوەی ئەمڕۆمان و بایکۆتکردنی ئەمڕۆمان تا هەفتەی ئیشەڵا خایەنێت و دوای ئەوەشکەوە دەستا کۆبوونەوەی کاکاوی خاتۆ دەنگان بۆ ئەوەی کە چالاکیەکانمان بەردەوام بن. مامۆستای زانکۆ ئەوەیە کە چوە ژوور و خوێندکارەکانی زانستی باشتر بە خوێندکارەکانی زانستی تازەتر بە خوێندکارەکانی نەکو گەڕێمە بۆی کە هەدەفی یەکەم و سەرچیەکەم بە خوێندکارەکانم بڵێ موچەکەم لە کوێ خوێندکارەکانیش بڵێ مامۆستا موچەکەی تۆ جوانە. تەنها مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ بەشداریان لە خۆپشاندانەکەدا نەکرد، بەڵکو بەشێک لە فێرخوازەکانی کە لە ڕابردوودا چەند جارێک خۆپشاندانیان کرد و داوایان کرد پەڕینەوەیان لەوانەیەکدا بۆ بکرێت بە دووانە سەر لەنوێ دەستیان کردەوە بە خۆپشاندان و شەقامی سەرەکی سلێمانی ڕاپەڕینیان بۆ چەند کاتژمێرێک داخست. من لێرە داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین کە بڕیارێکی زۆر گرنگ لە بەغدا دەرچۆ داوا دەکەین ئەوانیش بێنە سەرخەت لەبەرەوەی بڕیار یعنی لە هەرێمی کوردستان هەم قەیرانی دارایە هەم بارودۆخی ئەمنیش خراپە. لە چەند ڕۆژی ڕابردوودا مامۆستایانی زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمۆ دوای کۆبوونەوەیان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریاندا بایکۆت بشکێن و بچنەوە هۆڵەکانی خوێندن. دەستکردنەوەیان بە خۆپشاندان لە کاتێکدایە تا ئێستا موچەی مانگی هەشتیان وەرنەگرتووە. خوێندکاران دژی مامۆستایان و مامۆستایانیش دژی حکوومەت خۆپشاندانەکەن. داوامکردن لە نێو زانکۆی سلێمانیدا گۆڕاوە بە بایکۆتکردن. ماوەی مانگێک زیاترە داوامی فەرمی دەستی پێکردو و تا ئێستا یەک وشە لە زانکۆی سلێمانیدا نەخوێنراوە. ئاخۆ چارەنووسی زانکۆ پرۆسەی خوێندن لە ساڵی 2015دا چی بەسەر دێت؟ بژاردە باغی ئەنارتی سلێمانی.